بە کوشتنی حەسەن نەسڕوڵڵا دیارە حیزبوڵا زەربەیەکی زۆر گەورەی خواردووە لەباری سەربازیەوە، لەباری زانیاریەوە و لەباری سیاسیەوە، چونکە نەسڕوڵڵا لە مێژە زۆر بە باشی دەپارێزرا. ئێران هەموو هەوڵی خۆی دەدا کە ئەوەی لە دەستی دێ بەکاربێنێ بۆ ئەوەی کە حەسەن نەسڕوڵڵا زەربە نەخوا. ئەو نەتەنیا ڕێبەرێکی سیاسی یا بڵێن استراتێژێکی سەربازی بوو بۆ حیزبوڵا، بەڵکو لە 30 و چەند ساڵی ڕابردووە لەو 32 ساڵەدا کە ڕێبەری ڕێکخراو بوو پێشتریش یەکی لەو کەسانە بوو کە زۆر بە جددی هەوڵی دەدا کە حیزبوڵا لە قەوەرەیەکی بچووکە ڕێکخستنیەوە بەرەو ئاستێک بگەێنێ کە هەموو کۆنتڕۆڵی جونگەکانی دەوڵەتی لوبنانی بەدەستەوە بێ. حیزبوڵا ئەگەر لە هەشتاکاندا یا لە سەرەتای نەوەدەکاندا ڕێکخراوێکی سنووردار بوو، ڕێکخراوێکی سەربازی بڵێن سیاسی بوو، دواتر بوو بە دەوڵەتێک، بوو بە دەوڵەتێک لە ناو دەوڵەتە، یعنی لە ڕاستیدا بوو بە دەوڵەتی سەرووی دەوڵەت. سەرووی دەوڵەت بەوەت هەیە کە هەم لە خودی لوبناندا دەسەڵاتێکی یەکجار زۆری هەبوو، دەسەڵاتی ئابووری، دەسەڵاتی سیاسی لەباری کۆمەڵایەتیدا کاری دەکرد، و هەمیش لە سووریا و لە هەر جێگایەک کە ئێران پێویستی بە حیزبوڵا هەبوو، حیزبوڵا لە اختیار ئێراندا بوو. ئەوە چەکدارانی حیزبوڵا بوون کە ڕێبەرانی کوردیان ترۆر دەکرد، ئەوە چەکدارانی حیزبوڵا بوون کە دیکتاتۆرێکی وەک ئەسەدیان دەپاراست، ئەوە چەکدارانی حیزبوڵا بوون کە لە ڕاپەڕینەکانی خەڵکی ئێران لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامیدا هەموو ئیمکاناتیان خستە اختیاری ئێران و لە ڕاستیدا وەک یەکەیەکی سوپای پاسداران لە ئێران کاریان کرد. هەر ئەوانیش بوون کە لە عێراقیش هەر بەو شێوەیە، هەم لە دروستکردنی هەشتی شعبیدا و هەمیش لە هەموو هەڵسوکەوتی هەشتی شعبی لە دژی هەرێمی کوردستان، لە دژی ناوچەکانی کوردی ئەو شوێنانەی کێکێشیان لەسەرە یارمەتی هەشتی شعبیان کرد، کەوە بوو حیزبوڵا ڕێکخراوێکی سەرودەوڵەتی، سەرورێکخراوەیی و لە ڕاستیدا مافیایەک بوو کە بە هەموو شێوەیەک ناوچەی کۆنتڕۆڵ دەکرد. ئابووریەکی یەکجار زۆر بەهێزی دروست کرده بوو و داهاتێکی یەکجار زۆری بوو لە ڕێگای قاچاقچێتیەوە. کۆماری ئیسلامی حیزبوڵای نەتەنیا وەکو باسکێکی خۆی بەکاردەهێنا، لە ڕاستیدا استراتێژی خۆی لەسەر هەبوونی حیزبوڵا دامەزراندە بوو و حەسەن نەسڕوڵڵا معماری ئەو کارە بوو. دیارە ئیسرائیل ئێستا بڕیاری داوە کە نەتەنیا سەرانی حیزبوڵا بە هەدەف بگرێ، بەڵکو هەموو ئەوانەی کە لەناو حیزبوڵادا دەورێکیان بووە یا ئەوەی دەتوانن لەباری سەربازیەوە دەورێکیان بێ بە ئاماژ دەکرێ. یعنی نێچیرێکی دەست پێ کردووە کە دەستپێکەکەی دەزانین، بەڵام کۆتاییەکەی زۆر زەحمەتە پێشبینی بکرێ. لە ڕۆژەکانی داهاتوودا بۆمان دەردەکەوێت کە ئیسرائیل تا کوێ دەچێتە پێشێ. بەڵام وەک باسم کرد، کوشتنی چەند مۆرەیەکی حیزبوڵا لێرە و لەوێ زۆر شت ناگۆڕێ. ئەوەی شت دەگۆڕێ استراتێژی ئێرانە. ئێران ئێستا کەوتوتە سەر دووڕێیانەیە کە هەردوو بژاردە بۆی زۆر بە گرانی تەواو دەبێت، زۆر بە قورسی تەواو دەبێت. بژاردەی یەکەمیان ئەوەیە کە لە بەرامبەر ئەو سەردەستیەی ئیسرائیل لەباری سەربازی، لەباری زانیاری و لەباری تەکنۆلۆژیەوە دشتکردەوەیەک لە خۆیان نیشان بدەن. پێشتر بینیوانە کە ئێران هەوڵی داوە کە زەربە لە بەرژەوەندی ئیسرائیل بدە یا ئەوەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هێڕش بکاتە سەر ئیسرائیل، لەوێدا سەرکەوتوو نەبووە. ئێستا یەکێک لە بژاردەکانی ئەوەیە کە هەوڵێکی دیکە بدە لە چارچێوەی تواناییەکانی سەربازی خۆیدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ هێڕش بکاتە سەر ئیسرائیل. پێشتر بینیوانە کە لەوێدا زۆر سەرکەوتوو نەبووە، بەڵام دەتوانێت بە شێوەیەک خۆی خۆڕانانی پێوە بکە، بڵێ کە بەڵێ من توانایی ئەوەم هەیە کە لەباری سەربازیەوە لە بەرامبەر ئیسرائیل دەڕاوەستم. ئەگەر بێ و کارێکی وا بکە لێکەوتەکەی زۆر قرس دەبێت، چونکە گومان هەیە ئیسرائیل ئەو جارە بەک جاری پێشوو بێدەنگ بێ، یعنی تەنیا ڕەنگە بەرگری لە خۆی نەکە، بەڵکو بکەوێتە حاڵەتی پێشگیریکردنەوە یا بڵێن هێڕشی پێشدەستی بکە بۆ ئەوەی کە بێ و تواناییەکانی ئێران زەربەیان لێ بدە. لە وەزعیەتێکیەوەدا ئێران تووشی شەڕێک دەبێت کە توانایی بەردەوامی نییە، توانایی خۆڕاگری لە بەرامبەر ئەو شەڕەدا نییە. ئەوە بژاردەیەکە کە زەحمەتە ئێران خۆی لێ بدە، یعنی دەترسێ خۆی لێ بدە. ناڵێم ناممکنە، بەڵام زەحمەتە خۆی لێ بدە، چونکە ترسەکەی یەکجار زۆر ئێستا. بژاردەی دووهەمی ئەوەیە کە بێدەنگ بێ، یعنی هیچ شتێک نەکە.
لە وەزیەتێکی ئەوەشدا هەم ئێعتباری جیهانی خۆی لە لای دۆستەکانی خۆی لە لای نۆکەرانی خۆی لە ڕێکخراوەکانی حیزبوڵا و حەماس و باقی ڕێکخراوە تەرۆریستەکاندا لەدەستدەدا یا لە باری ناوخۆیشەوە خەڵک ئیدی ئەوەندە متمانەی پێناکەم ترسی خەڵکیش دەشکێ بۆ وەتەیە کە دەڵێن ئەرێ ئێران توانایی ئەوەی هەیە ڕژیمی کۆماری ئیسلامی توانایی ئەوەی هەیە لە بەرامبەر ڕاپەڕینی خەڵکدا ڕابوەستێ خەڵکی بێتەوام بکوژێ خەڵکی خۆی بکوژێ بەڵام لە بەرامبەر هێڕشێکی دەرەبەییدا یا هەڕەشەیەکی بە هەڕەشەی ئیسرائیلدا نەبێت فزە بکە ئەوە بۆ وەتەیە کە هێژمۆنی ئێران دەشکێ بڵێن سەردەستی یا باڵادەستی ئێران لە ناوچەدا دەشکێ و لەباری ئەوەی پێداڵم مۆراڵەوە مۆرال یا ئەخلاقی سیاسیەوە ئێران بە شێوەیەک زەربە دەخوا کە نەتوانێت لە بەرامبەر دۆستەکانی خۆیدا یا لە بەرامبەر خەڵکدا سەر بەرزکەتەوە لە وازایەکی وادا ئەنجامەکان بۆ ئێران لەباری بڵێن ئەنجامی درێژخایەنی بۆ کۆماری ئیسلامی ئێران زۆر قورس دەبێت بە واتەیە کە خەڵک بوێری زیاتر پەیدا دەکە لایەنگەرانی خودی ڕژیم ئیدی توانایی پاراستنی ڕژیم لەدەست دەدەن لە داهاتوودا ڕەنگە ئەترازاتی نێوخۆیی بەهێزتر بن خەڵک زیاتر بێتە سەر شەقام خەڵک بە بوێری زیاترەوە لە بەرامبەر ڕژیمدا ڕابواستن و ڕێگا نەدەن کە کۆماری ئیسلامی وەک جاران مەیدانداری بکە لە هەردوو حاڵەتیشدا دۆڕاوی سەرەکە هەر خودی کۆماری ئیسلامی ئێرانە لە لایەکی دیکەوە ئەگەر لە دەرەوەی سنوورەکانی ئێران چاو لە کاریگەریەکانی کوشتنی حەسەن نەسڕوڵڵا بکەین بێگومان لە لوبنان و فلەستین شاهد دەبین کە وەزیەت گۆڕانی بەسەردادێ بەوە واتەیە کە نە وەزیەتی لوبنان دەگەڕێتەوە دەورانی بەر لە کوشتنی حەسەن نەسڕوڵڵا و نە وەزیەتی فلەستین دەگەڕێتەوە وەزیەتێک کە بەر لە 7 ئۆکتۆبری 23 بۆی هاتوو پێشێ و لە ئەنجامیشدا بینیمان کە ئیسرائیل شەڕێکی بێ ئامانی دەست پێ کرد لە بەرامبەر بەڕێوەبەری حەماس کە بە پشتیوانی حیزبوڵا و کارانەی دەکرد ینی کێشەی بۆ ئیسرائیل دروست دەکرد کوژرانی حەماس بەوەی بڵێن ڕێبەری حیزبوڵا کوژرانی حەسەن نەسڕوڵڵا بە واتای لە نێوبردنی یەکێک لە مۆرە سەرەکیەکانی کێشە خوڵقین بۆ ئیسرائیل بوو بێگومان حیزبوڵا دەتوانێت کەسێکی دیکە لە جیاتی ئەودا بنێ بەڵام هیچ کەس ناتوانێت ئەو جێگایی پڕکاتەوە کە حەسەن نەسڕوڵڵا بۆ خۆی درستی کردبوو لە سیاسەتی لوبناندا لە پەیوەندی لەگەڵ ئێراندا لە پەیوەندی لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە بە دەستوری ئێران کار دەکەن چون بێژگە لە کوژرانی حەسەن نەسڕوڵڵا زەربە و استراتێژی خۆبەخێوکردنی حیزبوڵاش کەوتووە تەقاندنەوەی ئەو دەستگاکانی پەیوەندی گرتن کە حیزبوڵا بەکاری دەهێنا هەنگاوێکی بچووکی سەربازی نەبوو هەنگاوێکی بێحەد گرنگی بەرنامە بۆدا ڕێژرا و استراتێژیک بوو کە ترسی خستە جەرگەی حیزبوڵاوە یعنی نیشانیدا کە ئیسرائیل تا چ ڕادەیەک توانیوێتی زاڵ بێ بەسەر وەزیەتەدا چون تەقاندنەوەی چەند پێیجر تەنیا کارێک تێکنیکی نییە کارێک زۆر زۆر قورسە بەوەشەو بەسرا و ئەو مۆرانەی حیزبوڵا کە لەو ئۆپەراسیۆنە لەو ئەمەلیاتەی ئیسرائیلدا زەربەیان خورد کەسانێک بوون کە لەباری بازرگانیشەوە جمگەکانی سەرەکەی تەشکیلاتی حیزبوڵایان بەڕێوە دەبرد ئیسرائیل لەسەر زەربە لەوەشیداوە یعنی حیزبوڵا دوای ئەو حرەکەتە ڕەنگە نەتوانێت وەک پێشوو لەباری بازرگانی و پارە دەرهێنانەوە بتوانێت ئەوە خۆی بەخێو بکە کە بە فریودانی خاڵێک بە هەندێک کاری بە قەولی خۆی خێرخوازی بەڵام لە ڕاستیدا بۆ دروستکردنی ڕایەڵکەی ترساندن و تۆپاندن و خەڵک کوژی بتوانێت کۆنتڕۆڵ بەسەر کۆمەڵگەدا بکە ئەو ڕایەڵکەی شتێک دەچێت بە شێوەیەکی زەربەیەکی زۆر جددی دەخوا زۆری پێدەچێت تا دوای بەخۆی لێ بێتەوە پێشم وانە کە کۆمەڵگەی جیهانی و ئیسرائیل ڕێگا بدەن کە حیزبوڵا دووبارە بتوانێت ڕایەڵکەیەکی ئەوە دروستکە ئەوە زۆر گران دەبێت بۆیان ئەوەی کە ئێستا دەیبینین ئەوەیە کە هەم حیزبوڵا هەم دەوڵەتی لوبنان کە تا ئێستا بە شێوەیەک لەژێر کۆنتڕۆڵ و دەسەڵاتی حیزبوڵادا بووە ئیدی لەخەو هەستەون دەزانن کە وەک جارە ناتوانن بەردەوام بن وەک جارە ناتوانن بڵێن ڕێگا بدەن کە حیزبوڵا بە کەیفی خۆی کار بکەن دەوڵەتی لوبنانیش ڕەنگە
بە شێوەیەک هەڵس و کەوت بکە کە زیاتر سەربەخۆتر کار بکە هەر ئەوەی کە ڕێگایە نەدا فڕۆکەیەکی بارهەڵگری ئێرانی دوای کوژرانی حەسەن نەسڕوڵڵا لە فڕۆکەخانەی لوبنان بنیشێتەوە نیشانەی ئەوەیە کە لوبنان دەیەوێ وردە مەودایەک دابنێ لە بینی خۆی و کردەوەکانی حەماستا ئەو مەودایە چەندە بۆی دەگونجێ چەندە دەتوانێت بڵێن لەسەر پێی خۆی ڕابواستێ بەوە بەندە کە لە باری جیهانیەوە چەندە پشتیوانی هەبێ واوێ دەچێت کە عەرەبستان وڵاتانی دیکەی عەرەبیش پێیان خۆش بێت کە یارمەتی دەربن بۆ ئەوەی دەوڵەتی لوبنان سەربەخۆتر لە حیزبوڵا کار بکەین بە واتەیە کە تێکچوونی ڕایەڵکەی حیزبوڵا لە لوبناندا دەبێتە سەرەتایەک بۆ کۆتایی هێنان بە استراتێژی کۆماری ئیسلامی لە ناوچەدا ئەوە شتێکە کە بە قازانجی گەلانی ئێران ئەوە شتێکە کە بە قازانجی ئێمنی و ئاسایشی جیهانە ئەوە شتێکە کە ڕۆژهەڵاتی نەوەڕاست دەتوانێت قازانجی لێ ببینێ بەڵام ڕۆژانی داهاتوو بۆمان دەردەخەن کە ئەو گەمانەیە تا چەندە دەتوانێت وەدی بێ و ئەو شەڕێکی ئێستا لە لوبناندا هەیە ئەو هێرشانە یا بڵێ ئەو نێچیرەی کە ئیسرائیل دەستی پێی کردووە دەتوانێت چەندەی تر بەردەوام بێ و چەندەی تر زەربە لە حیزبوڵا بدە